لە ستۆدیۆ میانجاری بەڕێز مستەفا حەسەن شارەزای جارایی و بانکمان کردو لەگەڵ داگفتوگۆکەین سەبارەت بە گرنگی سیستمی بیمە گڵنیایی جارایی یاخود با بڵین لە ڕووی دارایی و تا چەند پێویستە کە دڵنیایت پێ بدرێ و سەرماڵت پارێزرا و بێم پرسی لەگەڵ گفتوگۆکەین بەڕێز مستەفا حەسەن بەخێر بێت. زۆر سپاس. هەلێکای مستەفا هەموو بەخێر بن. هەڵبەتە توزانیژی لە پێنجی بێمە هەیە بجارە یەکەم کنفرانسێ دڵنیایی بە سەرپەرشتکە سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانی بەشداریە گەلێک وەزیران هاتە ڕێکخستن کەواتە ئەو میکانیزمە چ نەگەل و کو ئەف سیستەمە بێتە کاڕاکردن بێتە ئاکتیڤکردن پێ چەند خزمەتە هاوڵاتیان بکرێت. بەڵێ سوپاسانەکەم و ئەگەر دەرفەتم دەمەوێت سوپاسی کوردستان 24 بکەم کە خۆشبەختانە لە درێژی هاوڵەکانیان بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری گشتی هەم لەبارەی خزمەتگوزارە داراییەکان کە بەڕاستی ئێمە تا ڕادێکی باش دواکەوتبوون ئێستاش بە گرتنەدەستی با بڵین سەرمەشقی بڵاوکردنەوەی هۆشیاری لەبارەی دڵنیایی کە دەکرێت با بڵین ئەوە ببێتە پێشەنگێک یاخود سەرەتایەک بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری پێدانی بە هاوڵاتیان کەەوە بتوانین تا ڕادێکی باش زەرزیانەکانمان کەم بکەینەوە ئەوەی کەەوە زیانی کارەساتە سوور شتەکانە ئاگرا لافاوە کەوا ڕۆژانە ڕۆبەری هاوڵاتیان دەبێتەوە و ئەوەی لە ئەم مانگەش ڕوویدا بە سەرۆکایەتی بەڕێز مەسرور بارزانی کە توانیمان با بڵین هەنگاوێکی باش بێ بۆ هاوڵاتیان کە تا ڕادێکی باش بڵاوکردنەوەی ڕۆشنبیری و هەروە سەرەتایەک بۆ دانایی بەردی بناغی پێشکەوتنەکان لە بواری تەمین و ئینشورانس و کەرتی دڵنیایی بێت کە دڵنیاشین بۆ هاوڵاتیان سوودێکی هێزگا زۆری دەبێت و لە ماوەی داهاتوودا سوودەکانی بەدیار دەکەوێت. بەڵێ ئێوە لەوەتان کۆڵیوەتەوە ئەگەر تا ئێستا چه هاوڵاتیەک وەک خۆی مڵک و ماڵ و ئۆتۆمبیلەکەی و ژیانی خۆی یان بازرگانێک یان خاوەن شوێنێک بۆچی تا ئێستا نەهاتووە بیمەی کات لەوەتان کۆڵیوەتەوە هۆکارەکان چین؟ هۆکارەکان تا ڕێگەیەکی باش دیاری کراوە لەبەرەوەی ئێمە لە هەرێمی کوردستان بە تایبەت و لە عێراقیش بەگشتی دەکرێت بڵین ئەم کەرتی دڵنیایی کەرتی ئینشوراس یاخود کۆمپانیەکانی دڵنیایی تا ڕێگەیەکی باش دەکرێت بڵین پراوێز خراون بەڵام خۆشبەختانە ئێستا کە دەبینین ئەم پاڵ پشتێکەوە حکوومەت دیکە لە کۆمپانیەکانی دڵنیایی و بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ هاوڵاتیان ئەوەش دەکرێت هەنگاوێک بێت هۆکارەکان زیاتر ئەوەنە کە با بڵین هەم هاوڵاتیان ئەم ڕۆشنبیریان نەبووە هەم کۆمپانیەکانی دڵنیایی دەکرێت بڵین تا ڕادێکی باش بە ئەرکی خۆیان هەڵنەستاون و حکوومەتیش لە درێژەی هاوڵەکانی بۆ پاڵپشتیکردنی ئەم کۆمپانیانە دەکرێت بڵین ئەم سێ هۆکارە هۆکاری سەرەکی بن بۆ ئەوەی کەەوە هاوڵاتیان بێ ئاگا بن یاخود ئەوە بنکەوە ڕوو لە کۆمپانیەکانی دڵنیایی دەکەن بۆ گەرانتیکەواتە هۆکارێتە دەستنیشان کردی گەل و هەوڵین جدیانە فێرن باوەکە کونکریتی بێنە چارەسەرکردن ئەف سیستەمە بێتە کاڕاکردن. بەڵێ هەروەک لە سەرەتادا باسمان کرد با بڵێن ئەو کۆنفرانسێکەوە ئەنجامدرا خۆی دەستپێکێکی گرنگ بوو و ئەوەش کە با بڵێن لە ئامارە فەرمیەکاندا دەبین زیاتر لە 16 لە 17 کۆمپانیای فەرمی هەیەکەوە لە هەرێمی کوردستان و لە هەولێر و لە شارەکانی دیکە هەرێمی کوردستان بە فعلی کار دەکەن بۆ ئەوەی خزمەتگوزاری دڵنیایی پێشکەش بکەن و خزمەتگوزاری دڵنیاییەکانیش شتێکی وای کەم نییە بە بەراورد بە وڵاتانی جیهانی بە پێشکەوتنی ئەو ستانداردێکەوە لە جیهان هەیە. ئەمە جێگای خۆشحاڵیە و پێشکەوتنی زیاتریشی بە دواوە دێت. بەڵێ وەکو بەڕێستان باسانکە کاڵی نزیکی 15-16 کۆمپانیای دڵنیایی هەیە من وەکو خۆم هەرچەنە لە مەجای ڕاگەانیشە کارەکەم بەڵام تا ئێستا ناوی یەک کۆمپانیان بیستوە کە کارەکەیتر ئاوە گرنگی زۆر بە ڕێکلامەیە هەوڵی خۆناساندنەیە ڕەنگە پێویست بێ بەوە کۆمپانیەکانی دیکەمایان نەکرد بێ بەڵام تا چەند نیشبیر لەوە کراوەتەوە کە کۆمپانیا تەنها بیر لە قازانجی خۆی نەکاتەوە. ڕاستە کۆمپانیایەکی هەیە شوێنی هەیە کارمەندی هەیە پێویستی بە قازانجی هەموو کەسێ بۆ قازانجی شەکە تا چەند بیر لەوە کراوەتەوە وەک کوردەکەی خۆمان نەشیش بسووتێنەکەەوە خۆی هۆکاری ئەوەی کا کۆمپانیەکان بە شاراوی ماونەتەوە ئەوەیە دەتوانانی بڵین هۆکاری سەرەکی ئەوەیە ئەم کۆمپانیانە هەریەکە و خزمەتگوزاری جیاوازی هەیە بۆ نمونە دوهامین ڕووداوی جیهانی کایەکێک لە وڵاتەکان با بڵین لە شاری دووبەی ڕوویدا ئەوە بوو ئەو لافاوە یاخود کارەساتە سروشتی بەسەر ئەم شارەدا هات زیانی 850 میلیۆن دلاری لەم وڵاتەدا و زیاتر لە 20 لە 30 بۆ 50,000 با بڵێن هۆکاری گواستنەوە کەوتە ژێر باری ئەو زیان دارای و ئابوووریانێکەوە لە ڕێگەی ئەم کارەساتە سروشتی و ڕوبەڕووبووینەوە تاوەکو ڕوودانی ئەم کارەساتە ئێمە نەمان دەزانی لە دووبەی چەند کۆمپانیای دیار و ناسراو هەنە بەڵام لە کاتی ڕۆداوی ئەم کارەساتە ئێمە ژماری ئەم کۆمپانیانەمان زانی کەەوە کۆمپانیای گەورەنە کۆمپانیای ئەوەنە کە دەکرێت حکوومەت پشتیان پێبەستی لە قەرەبکردنەوەی ئەم کارەساتە سروشتیانە یەکێک لە نمونونەکانی دیکە با بڵین ڕووداوی بوومەلەرزە بوو لە تورکیا لە 6 شوبات لە ساڵی ڕابردوو کە با بڵین کارەساتێکی ئێزگای زۆری بەسەر 11 شاری تورکیا داهێنا ئەوە بووکەوە لە تورکیا تاوەکو ڕوودانی ئەم کارەساتە ئێمە نەمان دەزانیکەوە قەبارەی
ئەو با بڵێن زەختە ئابوووریەکەوە ئەم کۆمپانیانە خستویان دەسەرشانی خۆ هاوکاری باششن بۆ حکوومەت و بۆ هاوڵاتیانیش نەمان دەزانیکەوە چەند زۆرە کۆمپانیا هەنا ئەگەر سەیری ئامارەکان بکەین با بڵین بەگشتی باسی بکەین لە ئەوروپا زیاتر لە 9,000 کۆمپانیای دڵنیایی هەن ئەم 9,000 کۆمپانیا گدابەشی بکەین لە سەرژماری ئەو وڵاتانێکەوە لە ئەوروپا هەن ئەوە دەتوانین بڵێن هەر وڵاتێک زیاتر لە 180 کۆمپانیای بەردەکەوێت بەڵام وەکو ناوە وەکو ژمارە دەکرێت ئەو کۆمپانیانە شارەوە بن لەبەرەوەی خزمەتگوزاریەکانیان جیاوازە خزمەتگوزاریەکان دەکرێت خزمەتگوزاری بیمەی تەندروستی بن خزمەتگوزاریەکان دەکرێت خزمەتگوزاری گارانتیکردنی سەروەت و سامان بێ لە شوێنی کار دەکرێت خزمەتگوزاریەکان گارانتیکردنی کەرتی گەشتیاری بێ کۆمپانیایەک سەرجەمیان لە خۆی کۆ ناکات دەکرێت کۆ بکاتەوە بەڵام ئەوەی هەیە کۆمپانیەکان دابش کراون لەبەرەوەی هەروەک چۆن هاوڵاتێک زەرەر و زیانی بەردەکەوێت لە کاتی ڕوودانی کارەساتێک سروشتی یاخود هەر ڕووداوێک لە ڕووداوانێکەوە ڕۆژانە ڕووبەڕمان دەبێتەوە ئەم کۆمپانیانش بە هەمان شێوە ریسێرچێکی بەریا ئەم دەربازی نوچان ببین لە عێراق ئەس بۆرە سی کۆمپانیان پشڕاستکێن ئەم بادین بژنێ پشڕاستکێ دڵنیاییانە لە هەرێما کوردستانیشی دەهەنە دە بەحسێن ڕوولێ بان کۆمپانیاکە ڕوولێ سەرمایەدارانکی گەلێک جارە ئەم وڵاتێن و ڕاستی پرزگیرێکین سەرشتی دەبن قەیرانە دەبن سەرمایەدار کەرتێ تایبەت ڕوولێکی بنەڕەتیایە حتا ئاواکردنە وڵاتی هەکەر ئەم لوبنانێژی 2005 بۆ نمونە بینی کەواتە وڵاتی مەگەل و فعلا کەرتێ تایبەت و سەرمایەدار و ئەف کۆمپانیا گەشتنەوێ قەنەعەتێ کاری کاری خەرکی کەمەجی کارەساتێن سەرشتی دیتن مەتش دیتن بەڵێ بەدڵنیاییەوە بەڵام دەکرێت بڵێن ئەوە تاڕادێک ڕۆڵ و کاریگەری دەبینێت لەبەر ئەوەی کە تۆ سیستەمێکی دڵنیایی باشت هەبوو کۆمپانیای باشت هەبوو کە بتوانێت لە حاڵەتی نەخوازرا و لە حاڵەتانی کەوا دەکرێت بڵێن کارەساتەکان زەر و ژیانی زۆریان هەیە ڕەنگە سەرمایه‌دارەکان نتوانین یاخود حکوومەتیش تاڕادێکی باش نتوانێت قەرەبووی ئەو هەموو زەر و ژیانە بکاتەوە لەبەرەوەی ئێمە ڕۆڵی کۆمپانیەکانی دڵنیایی چارەسەرکردنی ئەم کێشانەیە لە هەمان کاتدا ئەم کۆمپانیانە دەکرێت وەکووە بەرهێنانیش هاوکاری پاڵپشتی باش بن هەم بۆ هاوڵاتیان هەم بۆ حکوومەتیش هەروەکو نمونەیەکی خۆش ئەگەر باسی بکەین لەم ماوەی ڕابردوو لە تورکیا ئەوە بۆ سینگڵەکان ڕەنگە هەواڵێکی خۆش بێ کە دەکرێت لە ڕێگەی کۆمپانیانەوە خۆیان گەرانتی بکەن دەڵێ خزمەتگوزاری ئەویان هەیە کە تەنانەت لە کاتی زەوازکردن ئەگەر هاتوو لە ڕۆژی مارە بڕین با بڕین لە ژۆری ڕۆژی گواستنەوە ئاهەنگ ئەگەر جیاش بوونەوە ئەو کۆمپانیای دڵنیایە هەموو تێچوونەکانی گواستنەوە ئاهەنگی گواستنەوەشی بۆ دەگەڕێنێتەوە کەواتە دەتوانین بڵین بیریان لە هەموو چارەسەرێ کردوێتەوە سەرڕای ئەوەی کێشەکان زۆرن چارەسەرەکانی زۆرن تەنها ئەوەیەکەوە حکوومەت پاڵپشتی زیاتر بکات کۆمپانیەکان هەنگاوی زیاتر بن سەرمایه‌دارەکانیش دەکرێت سەرمایە خۆیان و بەربهێنن بۆ خستنە سەرپێی کۆمەڵی کۆمپانیای نوێ لە هەرێمی ئەو گوتە باشەوە پێشات نازانم جارە دۆخەکەم چی لێ لەڕ ئاواشە لەی شوێنێکەوە باسییاکەم لەبارەی ئەوەی کە بۆ نمونە ڕووداوی ئاگرکەوتنەوە لە لەنگەر ڕوویدا ئێستا لە چەند ڕۆژی ڕابردووە لە بازاری قەیسەری هەولێر ڕوویدا ئەگەر کۆ ئەمانە خۆیان بیمە بکردایە پێتان وانێت دۆخەکە ئێستا هەم بۆ حکوومەت و هەم بۆ ئەوانیش ئاسانترە بوو بەدڵنیاییەوە دەتوانین بەڵگەی ئەوە بەهۆ بهێنینەوە دوای ڕوودانی ئەو کارەساتی تورکیا با بڵێن گەرانتیکردنی یاخود پێدانی بیمە یاخود ئەو هاوڵاتیانێکەوە خۆیان بیمە کردم هەم با بڵێن بیمەی تەندروستی هەم بیمەی خانوبەرە هەم بیمەی ئۆتۆمبیل ئەو هاوڵاتیانە بە کەمترین زەرەر و زیان لەو کارەساتە سروشتیا دەربازیان بوو بە بەراورد بەو هاوڵاتیانی کەەوە هەم خانوەکانیان لە ناوچوون هەم ئۆتۆمبیلەکانیان لە ناوچوون هەر ڕەنگە لە ڕووی گیانیشەوە زۆر کاریگەری دەرونی هەبێت کۆمپانیای دڵنیایی تەنها ئەرکی ئەوە نییە کەەوە قەرەبووی زەرەر و زیانەکان کاتەوە بەڵکو لە ڕێگەی کۆمەڵێک ڕێکاری پێویست کار دەکات بۆ ئەوەی ڕێ لە با بڵێن کارەساتە سروشتیانە بگرێت ئەگەر هاتو کارەساتە سروشتەکانیش ڕوویاندا ئەوە دەکرێت بە کەمترین زەرەر و زیان تێدا دەرباز بن ئەو زەرەر و زیانش هەر بخۆیان قەرەبووی دەکەنەوە و خزمەتگوزاریەکانیش وەکو باسمان کرد جیاوازن بە پێویستی دەزانم ئەو خزمەتگوزاریش باز بکەم یەکێک لە خزمەتگوزاریەکانی کۆمپانیای دڵنیایی بنمونە شۆفێرێک ئۆتۆمبیلەکەی خۆی تەمین دەکات لە ئەگەری ئەوەی کەوا هاتوو چۆ ڕووداوی هاتوو چۆ ڕوویدا ئەگەر خۆی خەتابار بێ یاخود خەتابار نەبێت هەر کۆمپانیاکەی دڵنیای قەرەبووی بکاتەوە بەڵام کۆمپانیاکەی دڵنیایی کۆمەڵێک ڕێکاری بۆ دابین دەکات کۆمەڵێک با بڵێن ئامرازی سەرەتایی بۆ دابین دەکات کە نەگاتە ئەم حاڵەتێکەوە ئەم شۆفێرە ڕوبەڕووی ئەم ڕووداوی هاتوو چۆ بێتەوە کەواتە دەتوانین لە هەمان کاتدا هەم بۆ حکوومەت پاڵپشتێکی باشە چونکە کارەساتی سروشتی کەم دەبێتەوە هەم بۆ هاوڵاتیش خۆی گەرانتی دەکات و سەرمایەکەشی دەپارێزێت بە کەمترین تێچوون بله برئيس مصطفى حسن شارزي داري بانقي بيفياب سرنجنتا هاولاتينها جهداري بكن يلا سباس سپاس بابا دەبن تا سپاس خێراتی